تەمەنی حکوومەتی هەرێمی کوردستان نزیک دەبێتەوە لە 5مین ساڵی، بەڵام تا ئێستا بە بیانووی بڕینی بودجەی هەرێم لەلایەن بەغداوە حکوومەتی هەرێم یاسای بودجەی نییە بۆ ئەوەی لە ڕێگەی یاساکەوە داهات و خەرجەکانی دیاری بکات. ئەمەش لە کاتێکدا ساڵانە بەهۆی فرۆشتنی نەوت و داهاتی ناوخۆ و خاڵە گومرگیەکان داهاتێکی زەبەلاحی دەست دەکەوێت. ئەندامێکی لێژنەی دارایی لە پەرلەمانی کوردستانیش دەڵێت حکوومەتی هەرێم هەر بڕەپارەیەکی لەو ماوەیەدا خەرج کرد بێت بە نایاسایی بووە و نەبوونی یاسای بودجە ڕێگە خۆشکەر بووە بۆ بەفیڕۆدانی داهاتی وڵات. لە ئەم خوڵی پەرلەمانی کوردستانە کە پێدەنێتە ساڵی پێنجەمی تا ئێستا یاسای بودجەی حکوومەتی هەرێم نهاتووەتە پەرلەمان. ئەمە نەریتێکی زۆر خراپی مەترسیدارە، سەلمێنەریەوەی حکوومەت ناشەفافە لە خەرجی و داهاتەکانی. ئەگەر نا ئەوەی کە حکوومەت بەیان مالی ساڵی 2014 و 15 و 16 ناردۆ بۆ پەرلەمان چەندین ملیۆن دۆلاری سەرف کردو لە ماوەی ئەم 3 ساڵە، واتە بەقەر پارەی بودجە سەرف کراوە بەڵام بە یاسا نەبووە. ئەمە ڕێگا دەکاتەوە بۆ گەندەڵی، بۆ بەهەدەردان، بۆ نادیاری سەرچاوەکانی داهات بە تایبەت نەوت و نەریتێکی زۆر مەترسیدارەم حکوومەتە لە ماوەی ئەم 5 ساڵە زۆر بە ناشەفافی مامەڵەی کردووە، نازانرێت چەنی دەستکەوتووە چەنی سەرف کردووە، بە یاساش سەرفی نەکردو بۆی هەموو ئەوەی کە کردوێتی نایاساییە. نەبوونی یاسای بودجە لە هەرێمی کوردستان وای کردووە لەو ماوەیەدا حکوومەتی هەرێمی کوردستان تەنها کارەکانی بەڕێ بکات، هیچ پلانێکی بۆ بەرەو پێشبردننی سێکتەرە جیاوازەکان و کەمکردنەوەی ڕێژەی هەژاری و بێکاری نەبووە. ئابووری ناسێکیش دەڵێت ناکرێت حکوومەتی هەرێم بە بیانووی قەیرانی دارایی یاسای تایبەت بە بودجەی نەبێت کارەکانی بەبێ پلان و بە هەڕەمەچی بەڕێ بکات. زەرنج زیانی ئەوەیە ناڕوونیشتەوە دیارە دەرگایکی گەندەڵی گەورە دەکاتەوە، نازانیندا چەند دەست دەکەوتیەوە، چۆن خەرج دەکرێت، لەکوێ خەرج دەکرێت، بەرنامە 3 ساڵی داهاتوو و بەرهێنەکان گرنگی بە چ بدەن، هیواممان بە چ کەرتێکێکە دەبوژێتەوە، هیوامە بە چ کەرتێکێکە هەڵی کاری تێدا دروست دەکرێت، چەند لە خوێندە سەرف دەکرێت، چەند لە زانکۆ خەرج دەکرێت، چەند لە کەرتی تەندروستی خەرج دەکرێت، چۆن چاودێری لەسەر بکەین، چۆن بزانینەوە پلانانە جێبەجێکرا. ئەوانە هیچ شتێک جێبەجێ نابێت بەبێ هەبوونی بودجە، لەبەرەوە وڵات بەبێ بودجە نابێت. بەهۆی نەبوونی یاسای بودجە ماوەی نزیکەی 5 ساڵە پەرلەمان و دیوانی چاودێری دارایی و هاوڵاتیان نازانن داهاتی حکوومەت چەندە و چۆن دەستی دەکەوێت، چۆن خەرجی دەکات، دەسەڵاتەکانی لە خەرجکردن دەستنیشان دەکات. لە کاتێکدا هەبوونی یاسای بودجە لە هەر وڵاتێکدا بڕی داهاتی حکوومەت و دەسەڵاتەکانی لە خەرجکردنی دەستنیشان دەکات و تا ڕادەیەکی زۆر شەفافیەتی دارایی دەردەخات. بەڵام لە ئەگەری نەبوونی یاسای بودجە ڕێگا بۆ گەندەڵکاران خۆش دەکات بە ئارەزووی خۆیان داهاتی وڵات تەخشان و پەخشان بکەن. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.